بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ليشتنا آتي بستو سي سورة آل عمران كلو تجد أخواي قبر سرز من رادك يشت بو تن بابتي شديكا إذا فرمت ألم تر إلى الذين أوتوا نصيبا من الكتاب. ألم تر آسر زد نداوى يا ندزانيوا أي محمد صلى الله عليه وسلم زانياريت في نقيشتوا إلى الذين سبارت بوانيك أوتوا يعني بخشرابوا نصيبا من الكتاب بشك لكتب آسمانيا كان كي يدعون إلى كتاب الله كاتك كبانك ذكران بو جێبەجێ کردنی کتێبی خوا کە تەوراتە لیەحکومە بەینەهم تا دادوەری بکە ئەو کتێبە لە نێوانیاندا ثم پاشان یەتەوەلا ڕوویان وەردەگێڕا فەریق منهم کۆمەڵێک لە ئەوان پاشان وهم معرضون ئەوان پشتیان لە حکمەکە دەکرد و ئامادە نەبوون حکمەکە جێبەجێکەن. ئەو ئاەتە لەسەر بتپەرستەکە لەگەڵ لەسەر جوولەکەکان هاتۆتە خوارێ کاتی خۆی کە پیاوێکی جوولەکە لەگەڵ ئافرەتێکی جوولەکە ئەوەن زینای کرد بوو هێنایانە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ جوولەکەکان ڕێککەوت بوو کە هەر کەسێک تەوەن گوناهێکی ئاشکرای کرد ئەو گوناهانەی کرد کە حکم و یاسای دنیایان هەیە یعنی سزای دنیایان بەسەردا هەیە دەبێ حکمی ئیسلامیان بەسەردا جێبەجێ بکرێ. دیارە لە تەوراتیشدا تەوان یاسا بوو قاعیدە بوو دەبووە ئەوەی کە ئافرەتە مێردی هەیە و زینای دەکا یعنی پیاوە ژنی هەیە زینا دەکا دەبێ ڕەجم بکرێ. بەڵام ئەوان هاتنە لای پێغەمبەر گوتیان بەشکم لە دینەکەی محەممەدیدا و لە دینە تازەکەدا ڕەجم نەبێت و ئەو دوو کەسانە لە ڕەجمکردن ڕزگاریان ببێ. بەڵام کە هاتن پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمانی کرد کە دەبێ ڕەجم بکرێ ئینکاریان کرد گوتیان لە تەوراتی ئێمەدا ڕەجمکردن نییە تەنها تەحمیم هەیە. تەحمیم یعنی چی؟ یعنی کەسێک کە زینای لێ ئاشکرا بوو لە ڕۆژی لێخۆشبوونیان هەبوون هێندێک ڕۆژی جێژنیان هەنە جوولەکەکان على اساس هەر کەسەی لەو ڕۆژەیدا خۆی بشوات و داوای لێخۆشبوون بکە خوا لێی خۆش دەبێ. گوتیان لە دینەکەی ئێمەدا لە کتێبەکەی ئێمەدا تەنها تەحمیم هەیە ئەو کەسە لەو ڕۆژی مناسەبات و لێخۆشبوونەدا خۆی بشوات و داوای لێخۆشبوون بکە خوا لێی خۆش دەبێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی دەی ئەگەر ڕاست دەکەن کتێبەکەی خۆتان بێنن بزانین لە کتێبەکەی ئێوەشدا ڕەجم هەیە یان نییە. جا دەڵێن کتێبەکەیان هێنا پێغەمبەری صلی الله عليه وسلم عەبدوڵای کوڕی سەلام کە پێشتر جوولەکە بوو و پیاوێکی زانا بوو مسلمان بوو هێنای چونکە تەورات بە زمانی حیبری نووسرا بوو. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر خوێن باشیانەوە بە زمانی خۆیان تیان نەدەگەی و زۆرێکیش لەوانەی لە دەوری پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم زمانی حیبریان هەر نەدەزانی بیخوێننەوە و لێشی تێ نەدەگەیشتن. یەکێک لە جوولەکەکان تەوان ئەو بەشەی کە باسی ڕەزمکردنێ دەکا خوێندیەوە کە گەیشتە ئەو کەلیمەی ئەو ڕستەیە کە باسی ڕەزمکردنەی تێدا دەستی لەسەر دانا و پەڕاندی. عەبدوڵای کوڕی سەلام گوتی ئەی پێغەمبەری خوا ئەوەی کە تۆ مەبەستت بوو نەیخوێندەوە تەوان دەستی لەسەر دانا بوو بۆی کەس نەیبینێ دەستیان بە تۆبزی لابرد ئەوان دواتر بۆ پێغەمبەریان خوێندەوە صلی الله عليه وسلم کە ڕاستیان نەدەکرد مەبەستم ئامادە نەبوون کتێبەکەی خۆشیان ئەو حکمانەی لە کتێبەکەی خۆشیان دانا جێبەجێکەن و دانەویست خۆیانی لێلادن. جا ئاەتەکە باسی ئەوان دەکات دەفەرمێت ئەلەم تەڕا ئانەت بینیوە یان نەتزانیوە. تەوان پێغەمبەر صلی الله عليه وسلم هەم بینیوێتی چونکە واقعێک بوو لە پێشچاوی پێغەمبەر ڕوویدا صلی الله عليه وسلم بۆی ئەو ئەلەم تەڕا دەکرێت بە معنای زانین بێ دەکرێت بە معنای بینین بێ. ئانەت بینی یان نەتزانی سەرنجت نەدا إلى الذين لو كساني كأوتو بيان درابو نصيبا من الكتاب بشك لكتاب آسمان يكان كي يدعون إلى كتاب الله كبان كران بو جيبجي كردني كتابي خوا
ليحكم بينهم تا كتاب خوا دادوري بكا لنيوانيان دا چانكر ثم يتولى رويان ورجرا فريق منهم كوملق لأوان أو زاد فرمي وهم معرضون وأوان بتواوي پشتیان لكتابكي خوشيان كر وآمادنبون أو حكم ياسار جبجكن كالكتابكي أوان دا إشارتي بيكراوا كبيان وابو أوان لبروي أوي زيناكرا كان بنماڵەیەکی خانەدان و دیارن دەیانەویست وەرحاصڵ یاساکەی بەسەردا جێبەجێ نەکەن و ڕووداوەکەی بۆ پەردە پۆشکەن و بە سزایەکی زۆر ئاسانتر یا بە شتێکی بەسیط ڕزگاری ببێت و بە حسابی خۆیان بۆیان فەزح نەبن و ئاشکرا نەبن. بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم طبعا لێی قبول نەکردن و یاسای طبعا ڕەجمیان بەسەردا جێبەجێکردن و سەپاندن دواتر. جا دەفەرمێت ذلك ئەو کارانیان لەبەرچی کرد لەبەرچی ئامادە نەبوون حکم بە کتێبەکەی خۆشیان کەن و یاسا و دەستورەکانی نێوانی جێبەجێکەن. ذلك ئەو پشت هەڵکردن و بێ وەک دەڵێ ئیهمالی و گوێ نەدانیان بە کتێبەکانی خوا لەبەر ئەوە بوو بئەنەهم لەبەر ئەوە بوو ئەوان قالوا گوتیان لن تمسنا النار لن تمسنا ناگاتە ئێمە ئاگر إلا أياما معدودات تەنها چەند ڕۆژێکی دیاریکراو نەبێ. جوولەکە بۆ چوونیان وایە هێندێکیان دەڵێن تەنها ئێمە ئەگەر بشسوتەین و خراپیش بین 7 ڕۆژ دەچینە ناو ئاگر و دەینە دەرێ. هێندێکیان دەڵێن 40 ڕۆژ. ئەو جارێک کە چوینە ئاگریش ئاگرەکە نامان سوتێنێ. ئاگرەکە هەر تۆزێک لە دوورەوە بۆمان ڕادەوەستێ و بۆی لێرە ناڵێن ئاگر نامان سوتێنێ دەڵێن ئاگرەکەمان هەر پێ ناگا ئاگرەکە هەر نامان گاتێ ئەگەر بشمان گاتێ تەنها چەند ڕۆژێکی دیاریکراو ئاگرەکەمان دەگاتێ و دەسوتێنێ. بەڵام خوا دەفەرمێ وەغەڕەهم ئەوانی فریودا ئەوانی خەڵەتان شەیطان فی دینیهم لەناو دینەکەی خۆیاندا بەناوی دینەکەی خۆیانەوە ما كانوا يفترون بەهۆی ئەو بوختان و درۆیانەی کە هەڵیان دەبەست بەناوی خواوە. ئەمن ئەو قسانەیان دەکردن قسەکانیشان پاڵدابوونە چێ پاڵدابوونەوە لای خوا. بۆیە جوولەکەیەک کە ئاگای لێ نەبوو کە تەورات بەنمونە دەستکاری کراوە بەچی فریوی خوارد بوو بەو نووسینانەی کە لە ناو تەوراتدا بەدەستی خۆیان نووسی بوو بەسەر جوولەکە و نەخوێندەوارەکانیاندا دەخوێندەوە دەیانگوت یعنی قسەکە ئی خۆیان بوو بەڵام دەیانگوت خوا وای گوتووە. جا خەڵکەکەیان فریو دەدا بە شتێک کە بەناو دین بوو بەڵام لە حەقیقەتدا دین نەبوو. تەمان خەڵک گەمژاندن و خەڵک لادان لە ڕێی دینەوە چاتر. تەمان خەڵک ئەگەر مەها کەسێک لە خوا نەترسێت و بیەوێ خەڵکی گومڕاکە و خەڵکی سەر لێ شێواوکە هەمیشە بچێ بە ناوی خواوە درۆ بکە خەڵک چاتر باوەڕی پێ دەکە. وایە کابرا قسە بۆ خەڵکی بکە بڵێ پێغەمبەر وا دەڵێ هەرچی موسڵمان بێ ئامادەیە قسەی پێغەمبەر جێبەجێکە. وایە بەس قسەی فڵان کەس و فڵان بەشەرەی فڵان عالم و فڵان زانای خەڵک مەرزنی هەمووی جێبەجێکە. جا جوولەکەکان طبعا بۆی خەڵکی فریودن بۆی خەڵکی بخەڵەتێنن هەرچی بۆ خۆیان دەیانەویست کردبویان بەدین لە خەڵکی خستبویان لە ناو کتێبەکەی خۆیان بەو کتێبەی کە بەناو دین بوو بەڵام دین نەبوو خەڵکیان فریو دەدا و خەڵکیان دەخەڵەتان. جا دەفەرمێ ذلك ئەو گوێنەدان و ئیهمالکردن و پشتکردن لە حکمەکانی خوا بئەنەهم لەبەر ئەوە بوو ئەوان قالوا گوتیان لن تمسنا النار هەرگیز ناگا بە ئێمە ئاگر إلا أياما معدودات تەنها چەند ڕۆژێکی معدودات دیاریکراو نەبێت. جا 7 چلا لە چلی زیاتر نییە دەڵان دەیانگوت ئەو پەڕی هەندێک دەیانگوت چل هەندێک دەیانگوت 7 وغەڕەهم في دینهم ئەوانی فریودا ئەوانی خەڵەتان في دینهم لە ناو ئاینەکەیان و بەناوی ئاینەکەیانەوە ما ئەو شتانەی کانو ئەوان یەفتەڕون بەناوی خوا هەڵیان دەبەست و دەیاندایە پاڵ خوای پەروەردیگار. جا خوا دەفەرمێت فەکەیفە دەبێت چۆن بن حاڵی ئەو کەسانە دەبێت چۆن بێت ئیدا جەمعناهم کاتێک کە کۆمان کردنەوە لیەومین لە ڕۆژێک کە لا ڕەیبە فیه کە هیچ گومانێک لە هاتنی دانیە. ئەو جار وەوفیەت وەردەگرێتەوە لەو ڕۆژەدا كل نفس هەموو کەسێک ما کەسەبەت پاداشتی ئەوەی کە کردوویەتی پاشان خوا دەفەرمێ وەهم لا یظلمون ئەوان هیچ ستەمێکیشیان
لێ ناکرێ. ئێستا بە ناوی خواوە درۆ دەکەن و بە ناوی خواوە درۆ هەڵدەبەستن، خەڵکێک بڕوایان پێ دەکا و خەڵکێک قەناعەتیان پێ دەکا. بەڵام ئەگەر خوا کۆی کردنەوە و خوای گەورە پرسیاری لێکردن، خوای گەورە ڕایگرتن و محاسبەی کردن، ئەو کات دەڵێن چی؟ چۆن دەکرێت قسەی خۆیان لە خەڵکی بکەن بەدین؟ چۆن دەکرێت هەوا و ئارەزووی خۆیان لە خەڵکی بکەن بەدین؟ چۆن دەبێت شتێک بڵێن کە خوانەی گوت بێت و وەک خەڵکیان پێ فریودابێ؟ تاوانی خۆیان و هەموو ئەو کەسانەی کە فریویان داون دەبێت بخرێتە سەرشانیان و تەحمولی کەن. بۆیە خوا دەفەرمێ فەکەیفە، ئەوە ئیستیفهامی تەعەجوبیە، یعنی دەبێت چۆن بێت، چۆنی بێت حاڵ و بار و دۆخی ئەو جۆرە کەسانەی کە ئیدا جەمعناهم کاتێک کە کۆیان دەکەینەوە لیوم لا ڕیب فیه، لە ڕۆژێکدا کە هیچ گومانێک لە هاتنی دانیە، ئەو جار وەوفیەت وەردەگرێتەوە لەو ڕۆژەدا كل نفس، هەموو کەسێک ما کەسەبەت، هەرچی کردوتە. چاکت کرد بێ چاک وەردەگریەوە، خراپت کرد بێ خراپ وەردەگریەوە. وهم لا يظلمون، ئەوان ستەمیان لێ ناکرێت. چەندەیان خراپە کردووە، خوا هەرەوەندە خراپەی لەسەر نووسیون، و ئەگەر کەسێکیش چاکەی کرد بێ بێگومان خوای گەورە چاکەکەشی بۆ حساب کردوون و لەسەر چاکە و خراپە پاداش وەردەگرنەوە. ئەو جار خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم قل، بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم اللهم ئەی خوایە، اللهم ئەی خوایە، ئەی خوای من مالک الملک، تۆ مالک الملکی، یعنی خاوەنی هەموو خاوەنەکانی، خاوەنی هەموو پاشاکانی، هەموو داسەڵاتەکانی، هەرچی هەیە و نییە لەو دنیادا ئی تۆیە. ئەو جار تؤتی الملک من تشاء، تؤتی دەبەخشی الملک دەسەڵات من تشاء بەوەی کە بتەوێ. جا ئەوە کاتێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فتحی مەکەی کرد، تەوان وعدی بە ئومەتەکەیدا کە فەرمووی دەسەڵاتی فارسەکان و ڕۆمەکان هەمووی دەکەوێتە ژێردەستی ئێوە. منافقەکان و جوولەکەکان گاڵتەیان دەهات، دەیانگوت محەممەد لەکوێ و دەسەڵاتی ڕۆم و فارسەکان لەکوێ؟ ئەتۆ تا فتحی مەکەت کرد و بەسەر قەومەکەی خۆتدا زاڵ بووی ئەو هەموو ساڵەی پێچوو، چۆن هەڕەشە لە وەک دەڵی وعد بە خەڵکی دەدەی یا هەڕەشەی ئەوەی دەکەی کە ئەو دەوڵەتە زلهێز و گەورانە بڕوخێنی کە وەک ئەمریکای ئێستاوا بوون ڕێک، ئەوان ئیمپەراتۆریەتی دنیای بوون، خۆیان بەکوێ خاو ئاغای هەموو دنیای دەزانێ. بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو کاتەدا ڕووی کردە، خوا فەرمووی قل، بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم لە بەرامبەریاندا اللهم ئەی خوایە تۆ مالک الملکی، مالیک خاوەنی هەموو خاوەنەکانی، خاوەنی هەموو دروستکراوەکانتی، تؤتی الملکە دەبەخشی دەسەڵات و هێز و توانە من تشاء بە هەر کەسێک کە خۆت بتەوێ، ئەوە معلومە طبعا، وتەنزیع داشی دەماڵی وەریشی دەگریەوە الملکە دەسەڵات و پادشایەتی ممن تشاء لە هەر کەسێک کە خۆت بتەوێ. معلومە هەرچی دەسەڵاتی دنیا هەیە خوا داویەتی بە خراپەکار و بێدینەکانیش، طبعا خوای گەورە پێی داون وەکو ئیمتیحان و تاقیکردنەوە بۆ خۆیان و هەروەها بۆ دەوروبەریان. و ئەوانەشی کە لە قیممەی دەسەڵات دانەها خوای گەورە کەویستی بە شێوازێک دەسەڵاتیان لێ وەردەگرێتەوە و لێ دەستێنێتەوە، کەسەکە هەر خەیاڵ و فکریشی بەلای داناچێ. بۆیە ئەوەی لە دەسەڵات و توانا هەیە هەمووی لەلایەن خواوە بەخشراوە، و ئەوەشی کە وەردەگیرێتەوە و دەستێنرێتەوە و دادەماڵدرێ خوای پەروەردگار دایدەماڵێ. ئەو جار وتعز من تشاء، شکۆمەند و گەورە و ڕێزداری دەکەی ئەی خوایە ئەوەی تۆ بتەوێ، وتذل من تشاء، زەبون و ڕیسوا و بێدەسەڵاتیشی دەکەی ئەوەی کە بتەوێ. بەڵام خوا دەفەرمێ بیەدیکەل، بڵێ بیەدیکەل خەیر، بەدەستی تۆیە هەرچی چاکە و باشە هەیە. بیەدیکەل خەیر، بەدەستی تۆیە هەرچی چاکە و باشە هەیە. ئینەکە بێگومان تۆ ئەی خوایە عەلا کولی شەیئین قەدیر، بەسەر هەموو شتێکدا زۆر بەتوانای. گفتوگۆ و لیقای پێغەمبەرە صلی الله عليه وسلم لەگەڵ خوا، پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئێمە فێر دەکات کە بەو شێوازە لەگەڵ خوا بدوێن، بەو شێوازە بڕوانینە دەسەڵاتی خوای پەروەردگار. کاتێک کە بیرت لە دەسەڵاتی خوای پەروەردگار کردەوە لە بەرامبەر دەسەڵاتی خوادا هیچ کەسێک بەدەسەڵات نییە. لە کاتێکدا خوا بیەوێ شتێکت پێ بدات و گەورەت کات و ڕێزدارت کە، هیچ کەس ناتوانێت ڕێزەکەت لێ بستێنێتەوە. بەعکسیشەوە ئەوەی کە خوا زەبوونی دەکات و خوا زەلیلی دەکات،
هەرچی دنیا لەگەڵی دابێ ناتوانێت عیزەت و شکۆمەندی بۆ بجێڕێتەوە. قل بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم اللهم ئەی خوای خۆم اللهم ئەی خوایە مالک الملک تۆ خاوەنی هەموو شتەکانی تؤتي الملك من تشاء دەبەخشی دەسەڵات و توانا و پادشایەتی بە هەر کەسێک کە بتەوێ وتنزع الملك دادەماڵی وەردەگریەوە دەسەڵات ممن تشاء لە هەر کەسێک کە خۆت بتەوێ وتعز من تشاء و شکۆمەند و گەورە و ڕێزداری دەکەی ئەوەی کە بتەوێ وتذل من تشاء زەبوون و بێدەسەڵاتیشی دەکەی ئەوەی کە بتەوێ بەڵام بیەدیکە الخەیر هەرچی چاکە هەیە بەدەستی تۆیە. هێندێک جار دەسەڵات هەبوون چاکەیە تەوان ئەگەر بەخێر دەسەڵاتەکەت پیا دەکەی خوای گەورە پێت بدا بێگومان ئەگەر بە چاکە پیادەت کرد دیارە خێری بۆ ویستوی خوای گەورە و زۆر جاریش خوای گەورە کە کەسێک دەکاتە دەسەڵاتدار و دەسەڵاتدارەکە دەسەڵاتێکی عادل نابێ خوای گەورە خێری بۆ نەویستووە ویستوێتی بەو دەسەڵاتە کەسەکە سزادا عقوبەدا ئینەکە بێگومان تۆ ئەی خوایە على كل شيء قدير بەسەر هەموو شتێکدا زۆر بەتوانا و بەدەسەڵاتی. یەکێکی دیکە لە دەسەڵاتەکانی خوا بریتە لە چی ئەوەی تولج الليل جا ئەو نمونانەمان تەوان بە سەدان دیون وایە وەرە سەیری ئەو دەسەڵاتدارانەی کە هەر لە تەمەنی ئێمەدا ژێرا و ژوور و سەروەبن بوون لە قیمەی دەسەڵات و خۆ بەخوازانین و خۆ بە گەورەزانینەوە خوای پەروەردگار خستونیەتە کونی زیندان و سجن و بە ڕیسوایی و بە زەلیلی بە ژێردەستەی وەک دەڵێ لە ناو براون و هەرچی سامان و توانا و دەور و بەر و وەک دەڵێ جەیش و جیوشی هەیە لە هیچیان فریایان نەکەوتووە ئەوانە گەورەترین بەڵگەن هەر لە تەمەنی ئێمەدا چەند کەس لە قیمەی دەسەڵات هێنراونەتە نزمترین ئاستی بێدەسەڵاتی بەعکسیشەوە زۆرێک لە قیمەی بێدەسەڵاتی کە لە شاخ و داخ و کون و کەلێنەکان ژیاون چوونەتە قیمەی فەرمانڕەوایی ئەو بەرزی و نزمیە کێ دەیکا بێگومان بەخوای پەروەردگار دەکرێت خوای پەروەردگاریش مەرز نییە هەر کەسێک لە دنیادا بردیە سەرێ نیشانەی چاکی کەسەکە بێ و ئەوەش دێتە خوارە دیسان مەرز نییە نیشانەی خراپی بێ بەڵام دنیا دەستاو دەست دەکا ڕۆژێک لەسەرەی و ڕۆژێک لە خوارەی دەسەڵات پێدان و دەسەڵات لێستاندنەوە ئیشی خوای پەروەردگارە خوای گەورە وەکو ئاەتەکە واسعە کەی بوێ دەسەڵاتی دەداتەی کەی بوێ لێی دەسێنێتەوە کەی بێوێ شکۆ و عیزەتت پێدەدا کەی بێوێ کەسێک ڕیسواکا و زەبوونیکا ڕیسوا و زەبوونی دەکا بۆ خۆی هەربیریشی لێ ناکاتەوە. ئەوجا خوا دەفەرمێت تولج الليل في النهار ئەتۆ ئەی خوایە شەو دەخێ ناو ڕۆژ تولج الليل تولج يعني تدخل يعني دەخەیە بەس لە کوردی لە عادەتەن شەوەکەی پێشتر بڵێن ئاسانتر دەردەچێت بڵێن شەوێ دەخێ ناو ڕۆژێ وتولج النهار في الليل و هەروە ڕۆژێش دەخێ ناو شەوێ. ئێمە 24 ساعتمان هەیە وایە ئەو 24 ساعتە هەندێک جار لە شەوێ کەم دەبێ دەچێتە سەر ڕۆژێ وایە هەندێک جار لە ڕۆژێ کەم دەکات دەچێتە سەر شەوێ بەڵام بە شێوەیەکی ئەوە پلەبەندی وردە وردەی ڕۆژی وا هەیە دقەیەک نیو دقا لە ئێواران زیاد دەکا و لە بەیانیان کەم دەکات لەوێ کەم دەکا و لەوێ زۆر دەکا بەرەبەرە نەک لە ناکاو تەوان ساعتێک 2 ساعت گۆڕانکاری بەسەر شەو ڕۆژدا بێنە تولج الليل في النهار شەو بە پلە پلەی هێواش هێواش دەخەیە ناو ڕۆژ وتولج النهار في الليل و هەر تۆ ڕۆژێ دەخەیە ناو شەوێ یعنی لە ڕۆژێ کەم دەکەی و دەیخەیە سەر شەوێ ئەوە لە دەسەڵاتی چێدایە بێگومان تەنها لە دەسەڵاتی خوای گەورەدایە. ئەو جار وتخرج الحي من الميت تۆ ئەو زاتەی کە دەتوانی دەربێنی زیندوو لە مردوو تۆ دەردێنی ئەی خوای پەروەردگار زیندوو لە مردوو. چۆن زیندوو لە مردوو؟ زراعەت و کشت و کاڵ زیندویە لە چی پەیدا دەبێ؟ لە دانەوێڵەیەکی وشک و دانەوێڵەکە لە چی پەیدا دەبێ؟ لە زراعەتێکی تەڕوز ئەوە خورمایەکی تەڕ لە دارێکی وشک دێتە دەرێ وایە پاشان دنکە وشکەکە لە ناو خورمایەکی تەڕ دێتە دەرێ. مریشکێک لە چی دروست دەبێ؟ لە هێلکەی ئەی هێلکەکە داینێ چی لە دروست دەبێ؟ جوچکەی لێ دروست دەبێ. مرۆڤ کە زیندویە لە چی دروست بووە؟ لە نوتفەیەکی مردوو. ئەدی نوتفە مردووەکە لە چی دروست بووە؟ لە کەسێکی
زیندوو پێش زیندووەکەش گڵ بووە و خۆڵ بووە خوای گەورە بۆیە ئەو زیندووکردن و مردوو یعنی زیندوو لە مردوو دەرهێنان و مردوو لە زیندوو دەرهێنان تەنها بەخوا دەکرێت وتخرج الحي من الميت دێنیە دەرێت تۆ زیندوو لە مردوو وتخرج الميت من الحي وهروها دێنیە دەرێش مردوو لە زیندوو ئەو جار وترزق ڕۆزیش دەدەی من تشاء ئەوەی کە بتەوێ بغير حساب ببێ حساب ئەو بەبێ حسابە ئەگەر بۆ دنیاە بێ یعنی بەبێ ئەوەی کەسەکە بیری لێکردبێتەوە یا خۆی بۆ ماندوو کردبیان هەوڵی زۆری بۆ دابێ طبعا ئەگەر مەبەستیشی بەس لێرە مەبەستی دنیاە مەبەستیشی بەهەش بێ یعنی بەبێ ئەوەی بتوانێت بیژمێری خوایندت پێدەدا بەس لێرە ئەوە نا وترزق من تشاء و ڕۆزی دەدا بە هەر کەسێک کە بیەوێ بغير حساب بەبێ ئەوەی کەسەکە حسابی بۆ کردبێت یان جاری وا هەیە هێندەی دەداتێ ناتوانێت کەسەکە سەروەت و سامان و مڵکی خۆی بە تەواوی سەرژمێری کات و بشی ژمێرە و دیاریش کرد ئاەتی کۆتا خوا دەفەرمێت لا يتخذ ئەوە یاسایە قاعیدەیە دەبێت جێبەجێکەین دەفەرمێت لا يتخذ المؤمنون الكافرين أولياء نابێ بگرن ئەوانەی کە ئیماندارن کەسە کافرەکان بە ئەولیا بە دۆستی خۆیان خوا ڕێی نەداوە خوا حەڵاڵی نەکردووە بە دروستی دانانێ کەسێکی ئیماندار کەسێکی کافر بە خۆشەویست و برادەر و یارمەتیدەر و پشتیوان و سەرخەری خۆی حساب کرد من دون المؤمنین لە جیاتی ئیمانداران بۆ دنیە ڕێگەت پێ نەدراوە ئیختیاری دنیە واز لە ئیماندار بێن لە ڕەفیقاتی ئینسانی ئیماندار لە تێکهەڵی ئینسانی ئیماندار لە خۆشەویستی ئینسانی ئیماندار لە پشتگیریکردن لە کەسی ئیماندار واز بێنی بچی کەسێکی کافرت خۆش بووێ یا دۆستایەتی لەگەڵ کەسێکی کافر ببەستی یا پشتیوانی لە کەسێکی کافر بکەیت ئەگەر خۆت بە مسلمان بزانی و خۆت بە ئیماندار بزانی لە بینی کافر و مسلمانی ئینسان هەمیشە دەبێت لە جەبهە و بەرەی کەسە مسلمانەکەی دابێ ئەگەر مسلمانەکە کەم تەرخەمی و ناتەواویشی هەبێ ها هیچ جۆرە گوناهی ئینسانێکی ئیماندار بیانوو نییە بۆ ئەوەی کە تۆ وازی لێبێنی بۆ کەسێک وازی لێبێنی کە کافرە کە ئەسڵی ئیمانەکەی نییە وایە چونکە هیچ کاتێک طبعا ئینسان نابێتە مەلائیکەت و فریشتە بەس گرنگەوەی ئەسڵی ئیمانەکەت هەبێ بۆیە لا يتخذ ناگرێت نابێ بگرێت المؤمنون هەرچی خۆی بە ئیماندار دەزانێ الكافرین ئەوانەی کە بێ باوەڕن بە ئەولیا بە دۆست و سەرپەرشتیکاری خۆیان من دون المؤمنین لە جیاتی ئیماندارن ئەوە قاعیدەیە ئەدی ومن يفعل ذلك هەر کەسێک ئەو کارەی کرد وازی لە دۆستایەتی مسلمانان هێنا دۆستایەتی کافرانی کرد مسلمانانی خۆشنەویست کافرانی خۆشویست بە مسلمانان دڵخۆش نەبوو بە کافران دڵخۆش بوو ومن يفعل ذلك هەر کەسێک ئەو کارەی کرد فليس من الله في شيء نییە لەلایەن خواوە بۆ ئەو کەسە هیچ جۆرە عوزر و بیانویەک خوای گەورە لەسەر ئەو خۆشەویستی و پشتگیریکردنی کەسە کافرانە هیچ جۆرە عوزر و بیانویەکی لێ قبوڵ ناکە إلا لە حاڵەتێکدا نەبێ إلا أن تتقوا إلا مەگەر مەبەستان لە خۆشەویستی دەربڕین بۆ کەسە کافرەکان أن تتقوا منهم خۆپارێزی بێ لێیان بەتوقا بە خۆپارێزتنێکی کاتی لە دەستیان یعنی چی؟ یعنی لە کاتێکدا کەسێکی کافر مەترسی لەسەر ژیانت دروست دەکات ژیانت مەترسی ئەوە لەسەرە بتکوژێ ڕوحت لێ بستێنێتەوە ڕێگەت پێدراوە بۆ خۆ دەربازکردن لە دەستی واضحە ڕێگەت پێدراوە بۆ ئەوەی خۆت دەربازکەی لە دەستی نسبەتێک لە محبەت و خۆشەویستی و دۆستایەتی بۆ دەرببڕی بۆی بیخەڵەتێنی ها بیخەڵەتێنی لەبەر خاتری چی لەبەر خاتری پاراستنی ڕۆحی خۆت ها گیانی خۆت کە ڕۆح بێگومان خۆشەویستە خوای گەورە تەکلیفی شتی مەحاڵ ناکە ها لەناو سەحابەی پێغەمبەردا صلی الله عليه وسلم هەردووک نمونەمان هەنا ها بە نمونە کات خۆی مسەیلەمەی کەذاب دەفەرمێ دوو کەسی مسەیلەمەی کەذاب داوای پێغەمبەرایەتی دەکردن دوو کەسی بان کردن طبعا یەکێکیان گوتی چی دەڵێ سەبارەت بە محەممەدی دەڵێ شاهیدی دەم کە محەممەد پێغەمبەری خوایە ئەوەی کە وتی سەبارەت بە من دەڵێ چی شاهیدی دەم کە تۆش پێغەمبەری طبعا ئەوی بەرەڵا کردو وازی هێنا دووەمی هێنا وتی چ دەڵێ سەبارەت بە محەممەدی کوڕی عەبدوڵڵا وتی پێغەمبەری خوایە و نێردراوی خوایە فەرمووی سەبارەت بە من دەڵێ چی وتی تێت ناگەم تێت حاڵی نابم طبعا يعني اعتراف بە پێغەمبەرایەتیەکەت ناکەم ئەوی کوشت
طبعا كسونا لاي پیغمبر صلى الله عليه وسلم پیغمبر فرمي او يكم رخصتي ورگر طبعا فعلا مسيلمي به پیغمبر نه دزاني والله لا ترسي او بيكجه طبعا قلتي پیغمبري طبعا پیغمبر فرمي او رخصتي ورگر رخصتي او پیدرابو دوهم عزيمتي ورگر طبعا او دوهم چاکتر بو او ايمان به زکه وای لیکر وقت الله بله هر دنگ نابستم که تو باسی پیغمبراتی خود دکی یعنی تو پیغمبر نی اوی کش فرمی اوی عزیمت اوی یان رخصتا عمار كاتخو عماري كوري عمارو بلال كوري رباحة لبردستي بتبرستكان دابون ناچاریان کردن جنێو بە پێغەمبەر بڵێن قسە بە پێغەمبەر بڵێن صلی الله عليه وسلم عمار ئامادە نەبوو هیچ قسەیەک بە پێغەمبەر بڵێ صلی الله عليه وسلم کوشتیان پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەوە عەزیمەت و دینە قایم و پتەوەکەی وەرگرت ئەوەکەی دیکە قسەی بە پێغەمبەر گوت بەڵام کە هاتەوە لای پێغەمبەر طبعا بەدڵ وای نەگوت بوو پێغەمبەر فەرمووی دڵت چۆن بوو فەرمووی دڵم هەروەک خۆی وابوو دڵم ئیمانێکی تەواوی تێدا بوو فەرمووی ئەگەر جارێکی دیکەش وەک دەڵێ ئەو مەترسیەت لەسەر دروست بووە بۆ تێ دووبارەیکەوە بۆیە ئەو توقیەیە ها زۆر جار مسلمان لە بینی خۆیاندا دوور لە ئێوە درۆ لەگەڵ یەکتری دەکەن دواتر دەڵێ خۆم بەستمەوە نەبوو ئەوە دەڵێ فڵان کەس لێ نا طبعا ئەو توقیەیە لە حاڵەتی شەڕ و ترس و وەک دەڵێ مەترسی لەسەر ژیانتدا ڕێگە پێدراوە شتێک بڵێ کە ڕاز نییە یا محبەت و خۆشەویستی بۆ دەرببڕی بەڵام لە دڵدا ڕقت لێی بێتەوە چونکە سەحابە دەفەرمون ئێمە لە سەردەمی خۆماندا زۆر جار بەڕووی کەسانێکدا پێکەنیوین بەڵام لە دڵ لەعنەتمان لێ کردووە کەسێکی کافر بووە ملحید بووە یان منافق بووە لی ترساون طبعا زانیویانە یعنی ترساون لەوەی بیان کوژێ لە ترسی ژیانیان نەوعێک لە محبەتیان بۆ دەربڕیون بەڵام لە دڵەوە لعنەتیان لێ کردوون ئەوە لە حاڵەتی ناچاریدا ئەوە دڕێ پێدراوە ڕواڵەتەن ها بە شکل نەوعێک خۆشەویستی بۆ کەسی کافر دەرببڕی ئەگەر مەترسی لەسەر ژیانت دروست بوو ها دەنا مەترسی لەسەر مەعیشەت و هێندێک شتی دنیای ڕاستی عوزر نییە بەڵام لەو حاڵەتەشدا ڕێ نەدراوە ئینسان لە دڵەوە محبەت و خۆشەویستی بۆ ئینسانی کافرە بێت چونکە خۆکەس کەس ئاگای لە دڵ نییە کابرا ئەگەر ناچار بێت و بەڕواڵە شتێکی پێ بڵێ لەگەڵتم یا خۆشم دەوێت یان فڵان ئەتۆ ئاوای بەڵام خۆت دڵی هەڵ نەقەندووی دڵی هەڵ نەکۆڵی ئینسان لە دڵدا نابێت تەسلیم بێ بەیت شێوەیەکی جاخوا دەفەرمێت لا يتخذ المؤمنون الكافرين نابێ بگرن ئەوانەی کە ئیماندارن کەسە کافرەکان بە دۆست و سەرپەرشتیکاری خۆیان من دون المؤمنين لە جیاتی ئیمانداران ومن يفعل ذلك هەر کەسێک ئەو کارە بکە فليس من الله من شيء نییە لەلایەن خواوە بۆ ئەو کەسە هیچ جۆرە دۆستایەتی و برادەرایەتی و هیچ عوزرێکی لێ قبوڵ ناکات إلا مەگەر ئەن تەتەقوا ئێوە منهم ئێوە بتانەوێ خۆتان بپارێزن لە ئەوان توقا بەخۆپارێزیەکی کاتی واضحە ئەو جار خوا دەفەرمێ ويحذركم الله نفسه خوای گەورە ئاگادارتان دەکاتەوە و دەتان ترسێنێ بەخۆی هەڕەشەتان لێ دەکات یعنی بەخۆی سزاتان دەدا نەک بە کەسێکی دیکە ئەگەر وا بکەن وإلى الله المصير هەر بۆ لای خوای پەروەردگاریشە سەرنجام و گەڕانەوەی هەموو ئینسانەکان صلى الله على سيدنا محمد وعلى آله ما قل إن تخفوا ما في صدوركم بيان بلا أي محمد صلى الله عليه وسلم إن تخفوا أجر بشارنا وما في صدوركم أو إلى دلطان دايا أو تبدوه يا أشكراي كان يعلمه الله خواهي قورا هر بيد زاني جاو هم مجدية هم هرشيها وأجا إلى دلطا وإن تخفوا ما في صدوركم أجر بشارنا أو إلى دلطان دايا بنمنا إيمان الدلت يعني دلت إيماني تدايا محبتي خوای تێدایە محبەتی پێغەمبەری تێدایە محبەتی مسلمانانی تێدایە بەڵام ناتوانی ئاشکرایکەی خوا هەر ئاگای لێتە واضحە ئەو تو بەعکسیشەوە ها ئەگەر دڵ کوفر و شرک و نیفاق و دووڕووی تێدا بێ بەڕواڵەت هەر چۆنێک خۆت پیشاندەی خوا دڵت بۆ حساب دەکات واضحە و ئەو تو بدوو یان ئەگەر ئاشکرایکەن ئەوەی لە ناو دڵتاندایە یعلەمه الله خوای گەورە هەر دەیزانێ خوای گەورە بەپێی نیەتەکەی و بەپێی دڵت مامەڵە لەگەڵ دەکات قل إن تخفوا بيان بلا أجر بشارنوا ما في صدوركم أو كلنا وسينا بدلكان تاندايا أو تبدوه يا أشكراي كان يعلمه الله خواي جوره هر بيد زاني أو جار ويعلم ما في السماوات وما في الأرض ودزانيت خوا أقادار خوا ما في السماوات وما في الأرض بوي كهيلا أسمان كانوا وبوشي هيك لنا لزويدا والله على كل شيء قدير خواي جوره بسرها مشتاق دا زور بتوانه صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم